ئەگۆرانیە پێشکەشە بە سۆنیا خان بە کاکە بەهزاد مەنتق بە سەید قارەمان و مسلیم هێژبی و مریەم خان و جەمیلە خان لەگەڵ کاکە ئەرکان شێخ حوسێنی دەیڵێم برای خۆمە دەنگی نەرزە ئیشەڵڵە. سڵاو لە جوتە مامۆستا ئەرشەدی مەلازادە بە کەمان مامۆستا دیار هەولێری بە ئۆرگ دەست و پەنجەتان خۆش بێ ئیشەڵڵە. سڵاو لە سەید هیمدان هێژدی قوربانە بەم سەید. قامەتی قەد و باڵات گومانی ڕەوانەوە قامەتی قەد و باڵات گومانی ڕەوانەوە بە گفت و کۆتا دیارە مردن و هەڵسانەوە. هەی قامەتی قەد و باڵات گومانی ڕەوانەوە بە گفت و کۆتا دیارە مردن و هەڵسانەوە دەدا سڕۆکەیە بنێرە بۆ شفا و دڵدانەوە مەڵێ پەڕۆ بیدعەیە دوورە لە ئیمانەوە کراسی یوسف پەڕۆ بوو بینایی گەڕانەوە. هاي لخزمة سونيا خانم ديالين بحسانوا فرماني لخزمتها بكاك أركانوا. هەی یاری جوان و قەشەنگم عاشقی باڵای پێشەنگم یاری جوان و قەشەنگم عاشقی باڵای پێشەنگم گەر بڵێم بۆ من نابی لەگەڵ ڕۆژگار دەچەنگم. هەی بێتۆیی وای لێ کردوم هەموو کاتێ دڵتەنگم چاوم لە موبایلە گشکات چاوەڕێی زەنگم. هەی فرمێسکت دێتە خوارێ کە گوێت ئەبێ لە دەنگم خۆم ئەدەم لە دەریای تۆ ناخنکێم وەک ئاهەنگم. هەی خۆم ئەدەم لە دەریای تۆ ناخنگێم وەک نەهەنگم هەموو کاتێ ڕەش پۆشم سەیر کەچل و بەرگم. هەی بیری دەنگی جۆ دەکەم پێمە ئەڵەی چۆنی جەرگم کەس هەواڵم ناپرسێ تاکو دێ ڕۆژی مەرگم. هەی سڵاو لە کاکە بەهزەد چاک دەخەی دێت فەنگم بە یادی سۆنیا خانە سڵاو بێ لە تۆ جەرگم بە یادی سۆنیا خانە سڵاو بێ لە تۆ جەرگم لەگەڵ مامە فەرمانم واجۆ ئەگرێ لە دەنگم ئەوەش مامە فەرمانە واجۆ ئەگرێ لە دەنگم. نەبیرمە هاي هاوار وداد بمالم سخت دردي بينازي ساقي ورا بولتيكا بيادي شاوي بازي. هاي قد لاقي بوخوشي اواتي بود خوازي زور كز هيا دبرسيا بوشي هند نارازي حزك وسلمي موا بمرم بسر فرازي حزناك مخوم ببينم بزليلي ولاوازي هتا بيلا نما بيا لا نادان الربازي قريك شي بيلا نبو قد ناقا بمرازي. هيا تايرم هناوا بغمباري وناسازي دنيا مرق ومردنا دمرين ببيز جوازي. هاي صلاو بيا مريم خان بو من جقاي شالازي دوبارة جميل خان ديالين ببيز جوازي. هاي لقال كاقر كان ديالم بيبينم بكيف صازي
خدایە بۆی بەدیدیە ئەو شتەی دڵی دەیخوازی لەبیرمە يا هلا هاي شوانا بيادي تو من دشم بو ميخانا شوانا بيادي تو من دشم بو ميخانا همو كاتيا بشي من لدوري تو قريانا هاي قولي باخي خيالم دوسي بدلم ريانا موميك داقر سينم لدرنگي شوانا هاي سيري رابردو مكم سيري كم او انانا وين كانت روناكين بو تاريكي شوانا هاي مومم اكو جيتوا بديار او فرم يسكانا بنزر اكم موا سيري كم او اسمانا هاي اوانيش بود اگيرين شاويان فر لگريانا لاسماني اوينم فرميسكم وقبارانا هاي باور كلا دوايش خد جيانم يستشانا خوشي كاكا بهزدا نوري شاوي يركانا اركان شيخ زيني ايلي لقل فرمان بيلانا اركان شيخ زيني ايلي لقل فرمان بيلانا هاي بشي كاكا اركان بجي السيد ارسلان زۆر شت هەر لە دڵمدا حەز دەکەم بیدرکێنم پیر بووم کەڵکم نەماوە لێم بڕا هێز و تێنم هەی زەوقی جارانم نەما پڕ بەدڵ بچریکێنم ئیتر کاتی هاتووە چیتر خۆم ناخافلێنم من وەک بەعزێ کەس نیمە سەر لە خۆم ناشێوێنم لەسەر بەند و گۆرانی دڵی کەس ناڕەنجێنم ئەگەر سرم نەیەشێ بۆ پەڕۆی تێباڵێنم هەی بەخوا زۆرم نەماوە بە یەک جاری وازێنم سوێن بە دین و ئیمانم لەم هەولێرەش نامێنم هاي دەڕۆم سەرم هەڵدەگرم ناوی خودای لێدێنم حەز داکەم چیتر عمرم بە وەزعا بدۆڕێنم پەشیمانم نازانم چۆن خۆمی لێ دەربێنم ڕوو دەکەمە هەر لایە دنیا دەکەوتە شوێنم حەز داکەم کەس عاجزکەم دڵی کەس بێشێنم ناچارم بۆ بەعزێشت دەبێت چاوم بنووقێنم دەزانم لەو ڕێگایە ڕۆژێ دێ دەڕژێ خوێنم ئیتر بۆ بەخۆمەوە خەڵکی تریش بفەوتێنم من ویسم لە ڕێی هونەر خەڵکی بە ئاگا بێنم بۆ دەبێ بێزارم کەن ناچار بم بیوەڵسێنم ترسم لەوانیە دەمرم لەو ژیانە نامێنم حەز دەکەم بەرمردنم پەیامم بگەیەنم هەیاگری خەم لە دڵما حەز دەکەم دایمرکێنم ئەگەر خەڵکی لێم گەڕێن بە باشی دایگونجێنم هاي هەربەندێکە من بیڵێم دەبێ داوی لێبێنم با هەندێک وا نەزانن وجودم دەسەپێنم خەڵکی هەمووی دەزانێ دوژمنی قسە و ژوێنم ئەگەر هەوەسم لێبێ بەدڵ دەنگم هەڵبێنم لە سەنگەری بەعزێ کەس هونەری خۆم دەنوێنم هاي دەبا بێنە مەیدانم زانم چی دەخوڵقێنم هاي ڕێزم بۆ کاکە ئەرکان زۆرت بەخێر دێنم کامەی خۆی پێ موهیمە لەسەر گوێدەی سوڕێنم
هەسوێن بەدین و ئیمانم هەڕوو باڵی دەردێنم بابێ خۆی بجڕێنێ حتمەن بۆی دەسەلمێنم هەر هەمووی بەندی خۆ من بە خۆم دەیان نەخشێنم بێجگە لە خودای گەورەش سەر بۆ کەس دانانوێنم بەخوای عادەتم نییە خۆم بە هیچ کەس ناسوێنم هەی تا شەڕم پێ نەفرۆشن گورزی خۆم ناوەشێنم حەقم لای بەعزێ کەسا ڕۆژێ دێ لێیان سێنم وانەزارن بێدەنگم خۆمتان تێ ناگەیەنم بە ئەڵڵا و ڕۆژەمێ ئەو بێدەنگێ دەشکێنم ئەوانەی خیانەتیان کرد دەبێ هەڵیان پەڕێنم خیانەت کاران بزانن وایە قەول و بەڵێنم گەر حوکمێک لە دەست من بێ وەڵڵا دەتان سوتێنم هاي بو عشرتي منطقة زۆرتان بەخێر دێنم شێرقی لە منطقەکانە وەکو سەگدەی تۆپێنم هەیویستم مەشقێ دروستکەم منیش وەکو ئەو خەڵکە بەڵام دوایی بۆم دەرکەوت زانی مێشق بێکەڵکە هەی من لەگەڵ کچێکا بووم نەمزانی شێتم مەکە هەی نەمزانی لەگەڵ خەمە بەجاری ئاشنامەکە هەی بەڵام دوایی بۆم دەرکەوت کە بۆچی وام لێ دەکا بۆ کارتێ $5 تەلەفۆنم بۆ دەکا هەی ئێندە قسەی بۆ کردم مێشکم باوەڕ ناکە زانیم هەمووی درۆیە تەنها فێڵم لێ یەکە هەی لەگەڵ فەرمان بێلانم ئەرکان بچووکی یەکە باوەڕکە مامە فەرمان ئەرکانی شەر وەکو تۆ حیساب بۆ کەسیان ناکە الله